سڵاوم کاتتان باش دوای ئەوەی دوێنێ شەو لە وڵاتی ئەڵمانیەوە تەرمی دکتۆر کەمال مەزەر گەیشتەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی شاری هەولێر و لەوێشەوە لە پزیشکی دادی دانراتە ئەمڕۆ بەیانی و ئەمڕۆ بەیانیش لە هەوڵی مامۆستا سەعد عەبدوڵڵا لە شاری هەولێر لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە بە ئامادەبوونی چەندین نووسەر و ئەدیب و ڕۆشنبیر و کەسایەتی حکومی مەراسیمیشی تایبەتی ماڵاوەی بۆ ڕێکخرا ئەوە ئێستاش تەرمەکەی هێنرایەوە ماڵی خۆی ئێستا لێرەوە ماڵاوای لێ دەکرێ و واش بڕیارە بەجێری ئەو بەرنامەی کە دانراوە ببردرێتە بەردەم ئەکادیمیای کوردی و پاشان لێەوە بەرەو شاری سلێمانی بەڕێ بخرێ تەرمەکە. بەڵێ ئەو دیمەنانی دەبێنن ئەمە لەلایەن پرۆتۆکۆلی حکوومەتی پرۆتۆکۆلی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە ئامادەکاری بۆ کراوە و تەرمەکەی هێنراوەتەوە ماڵەوە بۆ 2000 بۆ بە مەبەستی ماڵاوای لێکردنی. بەڵێ دەبێ بچمە لای دکتۆر شکری دکتۆرە ئەم کاتت باش ڕێزی دکتۆرە لەم ڕۆژەدا کە ئێستا دکتۆر کەمال مەزەر دوا خاڵە کە ماڵە ئەوەی دەکا چی هەیە بۆی؟ ئەو کۆچی کرد چیم هەیە ئەڵێم گۆڕەکەت پڕ لە نور بێ چونکە توانیت ئەوەی لەسەر شانت بوو وەکو ئەرکێکی نیشتیمانی ئەرکێکی مێژووی ئەرکێکی ئەخلاقی ئەرکێکی شارستانی پێشکەش بە گەلەکەتی بکەیت. خۆزگە چەند کەسانێک هەبوایە جێگەی تۆیان بگرتایەتەوە بۆشایەکی گەورە دروستەکە لە مێژووە چونکە ئەو زانایە زۆر شتی وردی شی دەکردەوە ئەگەر هەڵە بووایە هەڵەیەکیشی بکردایە داوای لێبوردنی لە خەڵق بکرد. ئێستا بۆ نمونە ئێستا مشیری حەمەکە پێش ئینگلیزەکان کەوت و شێخ مەحموود پیشانی ئینگلیزەکاندا لە شەڕی بازیانە ئەو توانی ئەمە لە سەرەتاوە زۆر بە خراپی لەسەری نووسی پاش ئەوەی کە لێکۆڵینەوەیکی وردی کرد داوای لێبوردنی لە خەڵکەوتی من هەڵەم ئەو شتێکی وای نەکرد ئەو ویستی شێخ مەحموود نەکوژن کەواتە کۆمەڵێک شتی وایتیایە کورد لە جەنگی جیهانی یەکەمدا بۆ مێژوو لەسەر ئافرەتی کوردی نووسیوە چەند بە جوانی شیکردنەوەی مەسەلەی کەرکووک و مێژوویەکەی لەسەر کورد و کوردستان لەسەر ئێران یعنی ئەوەی کە دکتۆر کەمال کردوەتی کەم کەس ئەو نەفەسە درێژەی هەیە. بە کورتی بەس ئەگەر پێم بڵێ بۆی ڕێگاکەش سۆکێک ڕەنگە ئۆتۆمبیلانە جوڵە بکەن دەمێ ئەوە پرسم چیت هەیە هیچ شتێک یادەوەریەک شتێکی تایبەت کە یادەوەریەکانم ئەوەیە کە 5 کەسی ئێمەی یەکەمەکانی کولیەی هەڵبژارد بۆ وەرگرتنی پلەی دکتۆرە ئەو توانی چەند زەمالەیەک لە مۆسکۆ وەرگری لە ساڵی 1973 بۆ ئێمە یەکێکین لەوانی قەرزاری دکتۆر کەمالی ئەگەر ئەو نەبوایە
ئێستا ئەم چوار کەسەی تەواومان کردووە و هەمووشمان قەڵەممان هەیە فەزڵەکە بۆ دکتۆر کەمال دەگەڕێتەوە کە ئێمەی هەڵبژارد ئەمە یەکێکە لەو یادەوەریانە یادەوەری خۆشیشم ئەوە بوو کەوە لە شۆڕشی ئەیلولا یەکەم دکتۆری زانکۆ بوو لە بەغاوە چۆ ناو شۆڕشی ئەیلول و هەرچی دەکۆمنت لە شۆڕشی ئەیلول بوو بۆ مۆسکۆی دەنار بۆ ئەوەی دابەشی بکەین بۆ کتێبخانەکان بۆ ئەوەی لە پاشە ڕۆژە ببێتە دەکۆمنتێک بۆ میلەتی کورد ئەمە یەکێک لە چەند یادەوەریەک یادەوەری تریشم زۆرە کە لە کۆڕەکانیا کە لە کاتی مناقەشەی دکتۆرا و ماجستێرا کە دەیکرد هەمومان گوێ قوڵاقی بووین هەمومان سەرسام بووین بە بۆچوونەکانی سپاس. سپاس ئەوەی گوێتان لێ بۆمە دکتۆرە شکرێ باسی لە هەندێک لەو یاد و یادەوەریانە کردووە باسی لە ڕۆڵی کەسایەتی دیاری دکتۆر کەمال مەزەر کرد و ئەو دیمەنەی بینیشتان کە ئەمە ئێستا لێرەوە تەرمەکەی لە بەردەم ماڵەکەی خۆی بەڕێکرا بەرەو شاری سلێمانی و بڕیارە لە شاری سلێمانیش دوای ئەوەی کە مەراسیمێکی شایستەی بۆ ڕێکخراوە و بۆی ئەنجام دەدرێت بە بەشداری چەندی کەسایەتی سیاسی و حکومی و ڕۆشنبیر و نووسەران لە شاری سلێمانی لە گردی سەیوان بە خاچی بسپێرن.